بێشک ئەم جۆرە دیدارە یان کە ناویکی گرنگ و باشیان لێدانای لوتکەی کوشتتوکالی کە ئەمە ئاماجی هەمومانە و ئاماجی حکوومەتتی هەرێمی کوردستان کە کوشتتوکال پێش بگرن ئەمە زۆر گرنگە بۆ کەرتی کوشتتوکال و بۆ جۆتیاران هەروەها بۆ هەموو کوردستان. زانکۆی دۆ کەم بەم لوتکەیە هەستای حەقەت جگەی دەستخۆشیە و ئومێدەوارین ئەم جۆرە لوتکەی بکە نەریتەک ساڵانە لە زانکۆیەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی ساز بدرێت بۆ ئەوەی سوود لە ئەزمموی مامۆستایەکانی زانکۆ لە تەکنۆلۆژیەکانی کە ئێستا لە کەرتی کوشتتوکال بەکاردێنێتن. ئێمە وەکو کۆمپانیای KH سپۆنسەری بەشێک لە سپۆنسەری ئەم لوتکەمان لە ئەستۆ گرتیە و کۆمپانیای KH هەروەکو دەزانن یەکە لە کۆمپانیا هەر بەناوبانگەکانی لە عێراق بۆ وەبەرهێنان لە کەرتی کوشتتوکال وەرژینگەدا. بەڵێ ماوەی 2 ساڵە دەستمان کردی بە هەناردەگرتنی بەرەبوومی کۆمپانیای KH کە تایبەتە بە بەرەبوومی پەتاتە بۆ وڵاتانی کەنداو. ساڵی ڕابردوو خۆشبەختانە سەرکەوتوو بووین و خوازێکی زۆر لەسەر بەرەبوومی پەتاتای کوردستاندا هەیە. لە ساڵی داهاتووش پلانێکی گەورەترمان هەیە لەگەڵ کۆمپانیەکانی کەنداو یان لە ڕێگەی کۆنسڵگەری وڵاتانی کەنداو لە هەرێمی کوردستان بە ڕێگەی و بە هەماهەنگی و لە ڕێگەی ئۆفیسی جەنابی سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستان هەوڵ دەدەین ئەم ساڵە ڕێژەی زیاتر لە بەرەبوومی کوردستان بە تایبەت پەتاتە و سێ و ئەناردەی دەروی وڵات بکەین. ئێستا وڵاتی کەنداو تەرکیزمان لەسەر لەبەرەوان پێداویستیان زۆر بە بەرەبوومی پەتاتە هەیە و بازاری وان بۆ ئێمە نێزیکترین بازارە دەتوانین سوود لە بازاری وان وەربگرین.